بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە لە ڕێگەی لیژنەکانیانەوە بەردەوامن لە گەڕان و لێکۆڵینەوە بۆ دۆزینەوەی هۆکاری پەتای سکچوون و وەرشانەوە. ڕۆژانە تیمەکان بە دوای خۆراکی نەشیا و دەیان سامپڵیاوی و خواردنەوەی ماڵان بۆ پشکنین وەردەگرن. داخەوە لەم ساتەیە پەتای سکچوون بە شێوەیەکی زۆر بڵاوە و ئێمە کاری خۆمان 24 سەعاتیە. 4 تیممان هەیە، تیمێکی تایبەتە بە بازار و شوێنە گشتەکانە و تیمێکمان هەیە چاودێری وردی هەموو سەر چاوە ئاویەکان ئەکات و تیمێکمان هەیە تایبەتە بە هۆشیاری و تیمێکمان هەیە تایبەتە بەوەی کە ئەو چۆڵی لێکۆڵینەوەی ورد سەبات بە ئەو کەیسانەی کە داخڵ بوون. تیمەکانی تەندروستی دوکان و بازار و شوێنە گشتەکان دەگەڕێن بۆ دۆزینەوەی خۆراکی بەسەرچوو نەشیا و هەر کاسبکارێکیش خۆراکی بەسەرچوو یا خود نەشیا بفرۆشێت ڕوبەڕووی سزا دەکرێتەوە. ئەمانەوەی هاوڵاتیانی خۆشەویست هۆشیار بکەینەوە بێدارم بکەینەوە کە بە بۆنەی پەتای سکچوون و ڕشانەوە کە بە مانای کەلیمە هۆشیارن کە هەمیشە ئاگاداری سەوزە و میوەکان من بەتابێت ئەو شوێنانەی کە جێگای دڵنیایین و ئەو شوێنانەی کە با بڵێن مەرجی تۆڵی تەندروستیان نییە ئەو شوێنانە شتیان لێ نەکردنەوە. هەمیشە ئاگادارن ئەو شتانە کە بەکارێن لە بەڕادا هەڵگیرابن شەربەت بێ سەوزە بێ ئەو شتانە بەتابێتی لە شوێنی پاکوتەمیزە و ئەو خاوەن ڕێستۆرانت و خواردنگە و کافتیرا و چایخان و ئەوانە بەتابێتی پیاڵەکان بەکارنێن و هەوڵبەن با بڵێن پەرداخی سەفەری بەکاربێنن. ئەمە دەست بەجێەوەی کە لە بەردەسایە کۆنترۆڵ یەکەین دەستی بەسەردا ئەگیرێت تیمی تایبەتمانەیە دوایی خەزی نەکرێ ئەبرێ ئەسووتێنرێ لە ڕێگای تیمی پێویستەوە و پاشان ئینزاریشانەکەی نابێت دووبارە بێتەوە بە لە دووبارەکردنەوە دوکانەکە داخین ژراتەکەن لەگەڵ بەهاوبەشی لەگەڵ لیژنەکانی قایمقامەت. لە ڕۆژی 11 مانگەوە تا 7 مانگ زیاتر لە 1300 کەس سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنیان کرد و تووشی پەتاکە بوون، خەوێنراون و چارەسەریان وەرگرتووە. بەشێکی نەخۆشخانەکانی هەڵەبجە پڕ بوون. خۆپاراستنی تەندروستی 150 سامپڵیان لە سەرچاوە ئاویەکان و ئاوی خواردنەوەی ماڵان وەرگرتووە. تەندروستی هەڵەبجە وەشداری دەدات هاوڵاتیان پێویستە خۆیان بپارێزن چونکە لە ئەگەری زیادبوونی حاڵەتەکانی پەتاکە بە دووری نازانن ڕوبەڕووی کەمی دەرمان دەبنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.